سڵاوتان لەبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و بەرنامەکەی خۆتان چارە. لە درێژەی بەرنامەکانمان دەربارەی پشکنی گشتی ساڵانە لە خزمەتانای ئەمەڵقێمان تایبەتەوە بە پشکنی گشتی ساڵانە بۆ چاوەکان. پێشماوەیەک پشکنێکم کرد بۆ چاوم و دەرکەوت چاوم لە چاوجارانە کستر بووە. دەمەوێت بزانم ئەم پشینانە چیان بیکەین، چ کاتێ بیکەین، لە چ تەمەنێک دەست بکەین و چەندێک جارێک دووبارە بکەینەوە. بۆ ئەمەڵقەی هاتوومەتە یەکێک لەو شوێنانەی کە پشکنی چاوەکەن و بە گەوری نووسراوە پشکنی چاو بە کۆمپیوتەر. بەسپاسێکی زۆرەوە ئەچمە خزمەت کاک تیشکۆ عەبدوڕەحمان کە یەکێک لەو بەڕێزانەی کە پشکنی چاوە و ئەو کاری پشکنی چاو بۆم ئەنجامەدا. سڵاو کاک تیشکۆ. زۆر سپاس. ئەمە جیهازەکەیەکەوە پێڵێن کۆمپیوتەر. بەڵێ خۆی کۆمپیوتەرە؟ نەخێر ئۆتۆ ریفلاکسی بەتر ئامێرەکە بۆ زانینی پیاوانەی چاو بەکارهێنین ئێمە وەکو پشنێری چاو. ئەمانە ئەم ئامێرە ئێمە کە بەکارین بۆ کەسانێکە کەم و کوریانە لە بینینی چاوە بۆ دووربینی یاخۆ بۆ نزیبینی بەکاری دێنین. باشە. بەڵێ. ئەم ئامێرە جاران پێش ئەم ئامێرە هەبووە شتێکی تر هەبوو لە دوورەوە حرفەکان پیشانە ئەمە ڕووی کردوتە چۆ ڕووی کردوتە چۆ. ئەمە باشترێ ئەویان باشترە. ئەم ئامێرە کە بۆ پشکنی چاو هاوکاریەکمانەکە بۆ ئەوەی کە بە تەواتی بتوانین ئەو کەسە بزانین کەم و کوڕەکانی چای چۆنە بەم ئامێرە زۆر ئەو شتانەمان بۆ دەرەخات. یعنی باش و خراپ نیە لە بینی هەردووچیانە؟ ئەم ئامێرە تقریبان باشترە کارەکە سریعتر دەکا و لانی لەوەی جاران کە نیزامە کۆنەکە بوو. وەکو وردەکاری کامیان ورترە؟ خۆی دەبێت لە دوای ئامێرە ئەبێ هەمیسانە بچینەوە سەر نیزامە کۆنەکە بەکاربێنینەوە. یعنی هەردووشیان هەردووکیان بەڵێ تاواکەری یەکترین دکتۆر. باشە. کاک تیشکۆ ئەم ئامێرەکە بەکارهێنن لە چ تەمەنێکەوە بەکارهێنن؟ ئێمە ئەو کەسانی کە سەردامان نەکەن یاخۆت پێشتر خوان چاویلکان هەیە و بەکارهێناوە یان لای ئێمە دووبارە پشکنینی چاوی بۆ دەکرێتەوە. ئاتەن ئەو کەسانی کە هێن بۆ لای ئێمە تەمەنیان لە سەری 9 ساڵەوە بۆ تەمەنی بەرزتر بەکاری دێنین. 9 ساڵ و بەرەوسەرەوە. بەڵێ 9 ساڵ بەرەوسەرەوە. ئەو کەسانی کە لە خوار 9 ساڵ ئێمە ڕێنماین ئەەکەین زیاتر بچن بۆ لای دکتۆرەکان پسپۆری چاو لەبەر ئەوەی کە منداڵ هەندێک تایبەتمەندی خۆی هەیە باشتر وایە دکتۆری چاو ئەو تایبەتمەندیانی کە لە منداڵدا هەن دکتۆری چاو زیاتر دیاری بکات. باشە. ئێستا ئەگەر پشکنینەکەم بۆ بکەی ئەبێت چاویلکەکەم لە ئەبێ بەبێت چاویلکە دابگریت. باشە. ناوچانتی پێوە بنووسێنی. دکتۆریکان خانێکی تێدا دەست بە تەواتی سەرێکی ئەو خانە بکەم. بەڵێ. ئێستا کەمتر لە خولەکێکی پێچوو. بەڵێ کەمتر لە خولێکی پێچوو لە دوا بەدواییکە ئەم دەرەجێمان بەم ئامێرە دەرخست دوا بەدوایی دەچینە پلانێکی تر کە ئەمەیە بە چینۆسەر نیزامە کۆنەکە بۆ ئەوکە بزانین ئایا ئەم دەرەجانێکی لەم ئامێرە یاتی بە ئێمە هەمان ئەو دەرەجانێک کە بەڕێزت پێویستی پێێتی یاخود کەمتر لەمەیکە ئەم ئامێرە یاوێتی. باش لەبەرەوەی کە زۆربەی خەڵک ئەوەی تری بینیوە پێ دەڵێ ڕووکەرە دووبارەی ناکەینەوە. بەڵێ. بەڵام ئەوە لەسەر ئەم چاویلکەی من ئەڵێ چی؟ ئەوەی کە لە بەردەستی بەڕێستە. بەڵێ. بەڕێزت پێشێکە من بەم ئامێرە پشکنینی چاو بۆکەم هەندێک پرسیارێک لە بەڕێستی ئەەکەم ئەو کەسانی کەن سەردانی ماگەم ڕاستی ئەمەی پرسیارێک لێ بکەین یای نابێت یەکسەر بین پشکنینی چاوی بۆ بکەین ئەبێ پرسیاری لەکەین ئایا ئەو کەسە نەخۆشی درێژخانی نییە بە تایبەتی نەخۆشی شەکرا چکە نەخۆشی شەکرا چاوەکان زیاتر لە گۆڕانکاریایە ئەبێ بزانین پرسیارێکی لێ بکەین ئەو کەسە شەکرەکەی لە سابتایە لە بوارێکی ئاساییایە ئەگەر شەکرم نیە بۆ نمونە. بەڵێ بۆ نمونە باشە دووەم پرسیاران ئەوەی بەڕێز بزانین چ کاتێک پشکنینی چاوت کردووە پێشتر لە چەند مانگ پێشتر پشکنینی چاوە کردووە 6 مانگەوە پێش بۆ بەڕێزێت لە دوای تەمەنی ئاتەن ئەو کەسانی کە ئێمە لایمە تەمەنی 9 ساڵ بۆ تەمەنی 25 ساڵ باشتر وایە 6 مانجارە پشکنینی چاوکەن. بەڵام لە دوای 25 ساڵەوە باشتر وایە ساڵی جارێک پشکنینی چاوکەن بۆ لەبەری کە لە دوای تەمەنی 25 ساڵەوە ئاتەن چاوەکان بەرەو سابتی ئەڕۆن بەرەو وەستانێکی کەم ئەڕۆن کە گۆڕانکاری لە چاوەکانە نابێت باشترە ساڵی جارێک پشکنینی چاوکرێت مەرجیژنی هەموو کاتێک بیت پشکنینی چاوکەیت دەرەجەکانی چاوت بگۆڕێ. ئێستا بەڕێزت وەکو من دەرەجەکەی جەنابتن وەرە کە ئێستا پشکنینی چاوەکانیش مەگوی چاوی تۆ سابتە نەگۆڕاوە. ئەو ژمارە لێ ئاڵێت چی لەسەر ئەو ئەم ژمارە لە لای من بەڕێزت وەکو ئکسماتیزمت هەیە لەم لە ئامێرەکەی لای منیشە هەر ئەمان دەرەجی یاوەتەوە
ئەبی پشکنی چایلەکە بۆکەم بزانم ئایا جیاوازی نێوان چایلەکە و ئەم نمارەیە چەندێکە ئەگەر هاتوو جیاوازێکی زۆر هەبوو ئەو وەختە پشکنی بۆکەم و ژمارەکە بی زیاد بکەن بۆی کە تۆ بتوانانی بە تەواوەتی ببینی. ئەمە بەچی پشکنی بۆ بە جیازێکی تمانە پێڵەن لێنس میتەر واتە تێستی ئەم لێنسانە ئەەکەین بزانین دەرەجەکانی چەندێکە تێستی ئەەکەین و ئەو وەختە بەراورد یەکەین لەگەڵ ئەم پاسیکە کردومانە. پاشان دوای کە پشکنینەکەمان کرد لەگەڵ چایلەکە بەراورد یەکەکەین بۆ ئەم چایلەکەی بەڕێزت لە دوای تێستەکە. بزانین ئایا جیاوازی نێوان ئەم دوو پشکنینە چەندەکە چایلکە کۆنەکەی خۆل لەگەڵ چایلکە تازەکە کە وەکو بەراورد سیرێکمان کرد تقریبان جیاوازی هیچ جیاوازیەکی نییە خۆ جیاوازێکی ئۆتۆی نییە کەواتە چای تۆ و بێژگە لە دوای ئەوە شۆ تێستی کە شێوازە کۆنەکە تێستەکە ئەەکەینەوە کە زایمان هیچ کێشێکی نێت تۆ پێویست ناکەن نە چایلکە بگۆڕی نە گۆڕانکاری بەسەرا بکەین چاوەکانە بۆ بگۆڕین. باش ئێستا ئەگەر گریمان پێویستم بە چایلکە گۆڕینە باشە. ئەزانە هەندێک حاڵەت ئەوە پرس بە پزیشکی پسپۆری چاوەکە کە دوای دکتۆر میران لە خزمەتی یابین و ئەو باسیەوەمان بۆ کات بەڵام پەیوەندیدار بە کارەکەی ئێوە جاران هەر فەحسەکەیان بۆ کردیت و دایانە ناو دوای بیرمە ئێجاوتیان ئەبێت سەیر ناوەڕاستی چاوە بکەین ئێستا هەر گۆڕاوە یا هەروکو خۆیەتی ئامێرێکمان هەیە کە دووری نێوان چاوەکان ئایپێرپیلۆ دیستانس واتە دووری ئینتەرپیلۆر دیستانسەکە باڵێ ئەوە دیاری بکە بە ئامریکی تایبەتمان هەیە کە دووری نێوان چاوەکانی پێ دیارەکەین بۆ ئەوەی کە لە کاتی دروستکردنی چایلەکەدا سنتەری لێنسی چاوەکان بچێتە ناو سنتەری هاوێنێ ئەو کەسەوە بە تەواوەتی بتوانێت ببینێ. بۆ ئێمە گرنگە کە بزانین ئەمە ڕکلامکردن و براندین نییە بۆ هیچ شوێنێک بەڵکو بۆ ئێمە گرنگە کە بزانین ئێمەش ئەو کەسانی کە لە هەر جۆرە کار و بزنسێکە هەن بەلانەوە گرنگە کە کارەکان پێش بکەوێت. پاشەوەی کە پشکنی چاومان کرد تاوا بڕیارماندا چ دەرەجێک بۆ بەڕێزت دیاری بکەین باشتر وایە پێشەوەی کە چایلەکە بنێرین بۆ دروستکردن لە بەشی دروستکردن ئەم ئامێرەمان هەیە بۆ دیاریکردنی سنتەری نێوان چاوەکانت. کاکتۆریان تۆ تەماشاکی ئەم کامێرە بکەم باشە لە کاتی بەتاواتی سری سنتەری چاوەکە بۆ ئیکا بتوانم وێنەیەکی چاوە بگرم. ئەمە بۆچی گرنگە کاکتیشکۆ ئەم دیستانسە ئەمە بۆ ئەوەی کە ئەو لێنسە بە تاواتی بچێتە ناو سنتەری چاوە بۆ کاتی بینین بۆی کە لە کاتی بینە زۆ بە ئارامی بتوانی ببینیت. ئەمە یەکەم دۆم شتیان باشتر وایە ئەگەر هاتوو ئەم لێنسانە تۆزێک لە دووری نێوان چاوەکانت ئەو وەختە دەمارەکانی چاوت ڕائکیشێت تووشی سەر ئێشێک یاخود سێرەکەی لە لای پزیشک یاخود لای هەر چایلکە سازێک چایلکی دووسکە ئەڵێ وڵات چالیکەم لە کاتی پشتنیگا چاوەکە زۆر عینەکە زۆر ڕوون بە بەڵام عینەکەم دروستکە ئەو ڕوونیە نیە سێکی هۆکاری ئەوەیە لە سنتەرە چایلکە لە سنتەرە دانراوە. ئێستا بۆ مەخەن سنتەر بەمە بەڵێ ئێستا سێرێکی ئەو کامێرە بکە بۆی کە وێنەی چاوت بگرم. زۆر باشە تاوا باشە ئێستا ئەم کارەمان تەواو بوو تاوا دکتۆر جان باشە. ئێمە لە دوای کە تەواو بوو وێنەی بەڕێزمان کرد ئەمە چاویلکەی جەنابەت بەم شاشەیە دیاری ئەەکەین دووری نێوان چاوەکانت و بەرزی فرێمەکە و پانی فرێمەکە هەمووی دیاریەکەین و ئەم وێنەیە ئەینێرین بۆ بەشی دروستکردن بۆ ئەوەی کە کۆپیەکەین و ئەینێرین بۆ بەشی دروستکردن کە نردمان بۆ بەشی دروستکردن ئەو کەسێک کە دروستێکە لە بەشی وەشەکە تەماشاکی وێنەکەکە دەزانێت کە سنتەری چایلەکەی بەڕێزت لەکوێ لە ئێستا بۆ نمونە چایلەکەی جەنابتم بیتێ ئەگەر ئەو کەسە چای بەڕێزت نەزانێ ئەمە چایلەکە بێت چای بەڕێزن سەرەکەی سنتەری چاوەکەی تۆ لێرا دانێ بەڵام سێرەکەی سنتەری چاوەکەی بەڕێز سێکی لە لایەکۆ دانێ تۆ کە چارەکەی دەچاوسێکی مرتاحنی پێی بینینەکەی باش نییە لەبەر ئەوە کە ئەمەی بینی ئەزانێت کە سنتەری چای کادوتۆر لەکوێ ڕێک ئەو سنتەری بینینش ئەکاتە سەر ئەوە ئەو بۆ ئەو باشە. بێژگەلەوە ئەم ئامێرە هەندێک تایبەتمەندی تریشی تێدایە هەندێک خانمان هەیە بۆ جوانکاری کۆنتاکلنس بەکارێنن سێکی لە هەندێک شوێنە تێستدانراوە بۆ کۆنتاکلنس کە مەشتێکی زۆر باش نییە. ئەم ئامێرە وای کردو کە ئەو ڕنگانە بخرێتە نایەوە و وێنەیەکی چۆن وێنەی بەڕێزی گیرا وێنەی خانمەکان ئەگیرێت و لێنسەکە بەدەست تاقیەکەینەوە ئەجێتە سەر ئەم ئامێرە. مەسەن ئەگەر خانمێک ویستی عەدەسەیە بکاتە چای ڕەنگی چاوی بگۆڕێت بەڵێ ئەگەر شین بێت چۆنە بێت ئەگەر سەوز بێت چۆنە بێت ئەمە حاڵەتی تریان سەرەکەی هەندێک کەس بەوەنی خۆزانی کۆرۆنا زۆر حەزەمان بۆ زۆر شتێکی وایە ئەڵێت من ڕاستە چوارچێوەکە داناوە من نایکەمە چاومکە لاوانەیە کەسێکی تر لە پێشتر لە چای کردبێ بترسم. ئێمە هەندێک وێنەی یا زۆربەی وێنەی چایلەکان مەخسۆتە ناو ئامێرەوە ئەو کەسە دائنیشە هیچ ناکات
سێریکی بەس ئەو کامێرەیەەکە ئێمە خۆی بە ئیسراحەتی خۆی چارچەکان هەڵبژێ یاخود وێنەی خۆیگری ئەینێرە بۆ کەسێکی لە دەرەوە لە ماڵەوە یا لە شوێنێک ئەڵێ ئەمە چایلەکەی بەدڵتە یا بەدڵت نییە. ئەوەی کە ئەمێنێتەوە پرسیارەکانمانە هەندێکیان لە پزیشکی پسپۆڕی چاوکە دکتۆر میران میوانمانە بێ هەندێکیان لە کاگاری وەک چاویل کەساس وتانێکی کورت وەرەگرین و لەگەڵتانە بەردەوامە بین بۆی کە تاو توێ بابەتانە بکەین. سوپاس کاکتیشکڵ. دکتۆر میران حەسەن عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکان نەشتەرگەری چاو بە سوپاسێکی زۆر ئۆکەمە لە خزمەتیان هەمیشە عەزەتی کێشاوە بۆی کە باس لە پشکنینی گشتی ساڵانە بکەین بۆ چاو و ئەو بابەتانی کە پەیوەندیدارە بە چاوە پاش سوپاس و بەخێرهاتن جارێکتر دکتۆر گیان. زۆر سپاس دەکەم سڵاو لە جەناب و لە بینەرانی بەڕێزی. زۆر سپاس هەڵبەت سڵاوەکە ئینشەڵڵا ئاگاتە جێگەی خۆی. ئەمێ پرسیاریەوە بکەم لە مەسەلەی پشکنینی گشتی ساڵانە بۆ چاوەکان. عادەتەن وەک جەناب جارێکتر میوانی ئێمە بوویت ئەم بابەتان لەگەڵ بابەتی ترا بەستینەوە بەیەکەوە. بۆ نمونە لە نەخۆشیی وەکو غودەکانە پشکنیشی گشتی ساڵانە بۆ غودەکان تایرۆیدەوەی بە زمانی پزیشکی پێڵەن تایرۆید پشکنی وەکو T3 T4 TSH کە پێوترێت پشکنینەکان بۆ کارزانی ڕژێنی پەریزات ئەمە بە کوردیشی زۆر سادە و ساکار لە بریتانیا لە دەڕۆژێ بۆ مناڵەکرێت لە پەنجێکی قاچەوە دڵۆپێکی خەنۆرەگرن و پێویستە لەو تەمەنەیە بکرێت بەلای کەم ئەگەر هەر فرسەتێکی تر هەبوو مناڵێک پشکنینێکی خوێنی کرد وا باشتر لەگەڵ ئەم سێ پشکنینەش بکا بۆی کە دڵنیابن لەوەی کە سەلامەتە. پشکنینی چاو لە کوێوە دەست پێکات لە شتەمەنێکەوە. پشکنینی چاو لە کوێوە دەست پێکات. ئێمە لە دایک بوونەوە باسی ئەو کەسانە ئەکەین کە بە شێوەیەکی گشتی هیچیان نەبێت. ئەگەر باسی ئەوانەکەن کە هیچی نەبێ مناڵ ئەگەر هیچ شتێکی تیا بە دی نەکەیت و ئەگەر هاتوو خوشکێ دایکی باوکی ئەمانەی چاوکزیەکی زۆران نەبوو عینێکیان نەبوو ئەو مناڵە ئەتیادی توانین واز دەبێنین تا ئەتێتە ڕەوزە یا مەکتەب پشکنینێکی ئەتیادیەکە 5 ساڵ یا 6 ساڵ پشکنینی خۆیەکات. بەڵێ ئەو کاتە مناڵان کێشەی نەبوو عاتە مەشێوەیەکی گشتی لە دواناوەندە لە عەدادێ پشکنینێکی ترەکات. بەڵێ کە گەورە بوو بۆ کۆلێژ ئەمە لە حاڵەتێکە باسەکەین کە مناڵە هیچی نەبێ کەسە هیچی نەبێ بۆ کۆلێژ یا بۆ ئیجازەی سایقی پشکنینەکە. بەڵێ هەر کێشەی نەبوو پێویست بە هیچ پشکنینێکی تر ناکاتەوە تا 40 ساڵی. بەڵێ هەنێ سەرچاوەکانەوە ناموو کەسە لە 40 ساڵیە باشتر وایە پشکنینە بکات. ئەگەر ئەمەش هەر کێشەیەکی نەبوو ئەتوانێت 5 ساڵ جارێک پشکنینێکی چای بکایە لەگەڵ مۆڵەتی شۆفێریا پشکنینێکی چاوکە بە شێوە زێک ئەمە باسێکین کە ئەمە هیچ کێشەیەکی نەبێت. هەتا 6 ساڵی لە 6 ساڵێ نە بەپێی سەرچاوەکان ئەڵێن کەسە گەیشتە 6 ساڵی ئەگەر کێشەشی نەبوو ئەبێ ساڵی جارێک بەلانی کەمەوە پشکنینە بۆ چاوەکەی بکا بۆ بینی. بەڵێ حاڵەتێکە ئەگەر ئەم کەسە هیچ کێشەیەکی تری نەبێت. بەڵێ بۆ بەڕێزانی کە ئاساین و هیچ کێشەیەکیان نیە و دایک و باوکیان چاویلکە لە چاو ناکەن پێویستە لەم تەمەنانە پشکنین بکەن 3 ساڵی 5 ساڵی 6 ساڵی 14 ساڵ 18 ساڵ 40 ساڵ و پاشەوە 5 ساڵ جارێک اینجا لە 6 ساڵەوە ساڵی جارێک. واتێک گەیشتم لە مەمە بۆ بەڕێزانەیە کە لە خێزانەکانیانە چاویلکە بەکارنان بە بەردەوامی ئەوەی کە ئێوە پێڵەن چاویلکەی دوور. چاویلکەی دوور لە پێش 3 ساڵە ئەگەر هیچ کێشەیەکمان نەبێت دووبارە هەر پێویستمان پێ نیە بۆ لە 6 مانگە لە ساڵە ئێستا بۆ نەپشکنی گشتی دانەکان لە 1 ساڵیەوە دەست پێەکەین بۆ چاوەکانەوەمان ناوێت. ئەو مناڵە گەر کێشەی نەبێت عادەتەن بۆ لە وڵاتی ئێمە نازان وڵاتی ئێمە لە وڵاتانی دەرەوە بۆ چێکی ڕۆتینی ئەم مناڵە ئەچە بەلای دکتۆری مناڵانی خۆی ئەو ئەچێتە بەشێکی چێکی ڕۆتینی هەموو لە شەکەوە سێرێکی چاوەکەی کا پێش بە پزیشکی پسپۆڕی چاو ناکە. بەڵام ئەگەر هاتوو هەنە حاڵەت مەسەرەن سەری چای مناڵەکەکەن چایکی گەورەترە لە چاوەکەی تی چایکی تۆزە ڕەشە ناوبیربلی چاوی سپیە مەسەرەن ئەوە ئاوی سپی هەیە لە مناڵانە چاوی خێلە سەیری چاوی دایکەکە ناکە سەی دەموچوی دایکەکە ناکە لە کاتی شیردانە یەکێک ئەڕوا شتێکی ملەوەنی پیشانەی دوای ناکەوێت سیرەکەی زۆر دواو ناکەوێت شتێکی بۆکەی پێ ناکەنێ لە بەروی نبینێ ئەمە کێشێکی ترە ئەمە بە زووترین کات بە زووترین کات ببێ بۆ لای پزیشکی پسپۆڕ. ئەلەمایە کە مناڵەکە سەیری دایکی ناکە یان تەرکیز ناکە ئاوا تەماشا ناکە چۆن جێ بکەینەوە بەتایبەت لە مناڵ زۆر بچووکامە ئۆتیزمە یان چاوە کێشەکە. لێرە دوو هۆکاری هەیە هۆکارێکەیە چاوەکەیە
هۆکارێک هەیە نەخۆشی ترە یا ئۆتیزمە یا گەشەکردنە یعنی هەنێ ئۆکار هەیە لە مێشکی مناڵەکە لە دەماری مناڵەکە ئەمانە گەشەکردە عادەتەن ئەمە دایمەن باسێکم لەم تەمەنە بۆی بزانی کێشەکە بینینە لە ناو چاوەکە یا لە ناو مێشکات یا نەخۆشیەکی جەستەیە ئەبێ وەکو تیم پزیشکی مناڵان لەگە پزیشکی چاوە وەکو تیم بۆی جایکەنەوە کامیانە هۆکارەکە چێ ئەوجا بەپێی ئەوە چارەسەر بکەن لە زانستی پزیشکیە وەکو کارەکەی ئێوە بە شێوشی گشتی ئەوانی کە لەخوا 4 ساڵەوەن بە مناڵ حسابەکرێن ئەگەر چی ئەزام لە مەدرسە بۆ مەدرسە لە قوتابخانە بۆ قوتابخانە جیاوازی هەنێکیان 16 هەنێکیان 18 بەڵام بە گشتی کۆکین لەسەروی کە لەخوا 4 ساڵەوە مناڵە لەسەر 4 ساڵەوە گەنجە یان مراهقیان هەرچیشی کە ناوانن وا باشترە کە ئەمە زۆر بڕوونی تێبگەم لەخوا 4 ساڵەوە کلیلی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی چاو لە مناڵانە پزیشکی پسپۆڕی مناڵانە اینجا پزیشکی چاوە یان پشکنەری چاوە ئێمە لە مناڵی بچووکە ئەڵێن لە مناڵێکی بچووکە ئەڵێن وەکو هیچ کێشەیەکی نەبێ ئەم مناڵە و کێشانی کە باسمان کرد هیچ کێشەیەکی نەبێ کە چوو بۆ چێکی ڕۆتینی 6مان جارێ 3مان جارێکە لای پزیشکی مناڵانەکە کێشێکی ئەوەیە بەڵام ئێمە باسی ئەومان کرد ئەم مناڵە ئەگەر هاتوو یەکێکە بوو لە عیلەکان باوکی دایکی خوشک و برای عینێکی بوو چایان کەس بوو با لە 4 ساڵ 5 ساڵە پشکنینێکی چاوکە باسی بینی نەکەین لە 6 ساڵیشە ئۆتۆماتیکی ئەم مناڵە پشکنینێکا کە ئەچێتە مەکتەبی سەرەتایی ئەتر لە دوای 6 ساڵیەوە ئەچێتە بۆ یعنی سەر بە پزیشکی چاوە اینجا پشکین چاوەمە بێ بیکەین بە دوونەوە بەشێکی یە بۆ بینین ئەمە باسی بینی نەکەین لێرا بەشی هەنێکیشی تریش هەیە لە چاوە مەسەن چاوی ئاوەکە چاوی ئەگزێتەوە چای سوورە بێ هەوکردنی حساسەتی بۆری فرمێسکی نەکراوەتەوە هەستیارەیەکی درێژخایانی هەیە ئەمانە شەر کێشەی چاون بەڵام جای ئەەکەینەوە بینین جیاوازە و ئەو کێشانی تر جیاوازە کێشەی هەستیاری شتەکان هەنێ جار دکتۆری گشتیە دکتۆری مناڵان چارەسەرێکن قەترێکی بۆ نووسن کێشەکە بەسیتە ئەڕوا بەڵام کە کێشەکە کەوتە بینینەوە بە تایبەتی لە مناڵە ئەبێ پزیشک ببینێ بۆ لە بەرەوەی لە مناڵ لە ژێر 9 ساڵەوە ژێر 7 ساڵی شەوتۆی ماسکین یەک کێشەمان هەیە کە خەتی سوورە دایمن ئەویش پێوترێ تەمەڵی چاو ئەگەر مناڵەکە چاوێکی لە چاوێکی کەستر بوو هەنێ خانە هەیە دامن ئەو قسەیاڵم لە پشتی مێشک ئەم خانانە لە ئۆکسیپتالۆبی پێڵن کۆنتترۆلی بینینەکە بەشی پشتەوەی کۆنتترۆلی بینینەکە ئەگەر چاوێک کەستر بوو لە چاوەکەی تر ئەم خانانە تر مێشک احتیما دەکاتە سەر چاوە باشەکە وردە وردە چاوە خراپەکە هێمالەکە ئەو خانانە بکێنەوە ئەشنا حاڵەتێکی بەرەو مردنی خانەکان ڕۆن ئەگەر تا حوت 9 ساڵی ماگزیمەمی ئەمە ماگزیمەم هەرچەند ڕێژەکە کەمە بێتەوە تا 4 ساڵیە فریای نەکەوتی ئەبێ بە نەخۆشیە پێوترێت چاوی تەمەڵی چاو ئێمە پێڵێن ئەمبلیۆپیا بە زمانی ئینگلیزی پێڵێن لەیزی ئای چی پێ ئەڵێن ئیتر ئەم چاوە چابوونی نییە بۆیە ئەمە زۆر خەتی سوورە لە مناڵە باشە دکتۆر ئەم خەتی سوورە زۆر گرنگە لەگەڵ شتێکی ترابی بەستمەوە بەیەکەوە لەگەڵ مەسەلەی خوگرتن بە شاشە زیرەکەکانەوە مۆبایل ئایپاد تاکو کۆتایەکەی لەگەڵ دکتۆر خالیدا نزیکەی 3 ساڵ بەر لە ئێستا بەردامەیەکمان کردکەوە دکتۆری گشتی مناڵانە دەربارەی زەرەر و زیانی خوگرتن ئالوودەبوون بە شاشەکانەوە کە زۆر بەڕوونی باستەوە کراکە کە بێتە هۆی دواکەوتنی زیرەکی بێتە هۆی دواکەوتنی گەشەی مێشک و ئەکرێت هەندێک جار ئەگەر مناڵەکە ئۆتیزمی هەبێ ئۆتیزمەکەی زیادکەیان ئەگەر نەیبێت بێتە هۆی دەرکەوتنی هەندێک لە نیشانەکانی ئۆتیزم نەک خودی ئۆتیزم بخۆین ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر بە ڕوونی ئاماژە بۆیە کە لە مناڵ لە خوارد 2 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێت هیچ جۆرە شاشێک لە بەردەستا بێت و بیبینێت لەسەر 2 ساڵیشەوە لە ڕۆژێکە لە نیو کاتژمێر تاکو کاتژمێرێک زیاتر نابێت زەرەری ئەمە بۆ چاو زەرری بۆ چاو ئەکرێ بە دوو بەشەوە بەشێکیان ئەوەیە کە زەرەرەکەی زۆر زوو دەرئەکێ ئەو مناڵانەی کە زۆر سەیری بڵێن شاشە زیرەکەکانەکەن چاو کەمەتروکەن کە چاو کەمەتروکەن چاو زیاتر وشکە بێتەوە ئەبێتە هۆی وشکبوونەوەی چاو ئەم وشکبوونەوەی چاو لە قۆناغێکا کێشەنێ بە وردە وردە سووربوونەوەی چاوە هێنێ حساسیتی چاوێنێ کێشەی ترە هێنێ بە دوای خۆیان و بەنسبەت ئەوەی کە بەشێکی تریشی ئەو تیشکە زیان بەخشانی لە ناو شاشەکانان ئەو زانجایك تیش باسمان کرد ئەو تیشکە زیان بەخشانە زۆر بەکاری بێنی بۆ ماوەیەکی زۆر زیان بە هاوێنەی چاوەگەێنە کە پێڵەن عادەسەکە و زیان بە تۆڕی چاو شەبەکەگەێنێ هەنێ شت هەیە تا ئێستا ساغ نەبووتەوە بەڕاستی با بە زانستی قسە بکەین 100% کە بەکارهێنانی شاشەی زیرەک بێتە هۆی کەسبوونی چاو بەڵام لەبەروی مانێنەمانێم شتار تازە هێشتا تۆ زەکاتی تاکو تۆژینەوەکان و کۆزین 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵی پێچ بەڵام وردە وردە خەریکە دەرئەکەوێ کە لەوانەیە بە تایبەتی لە مناڵە
زۆر بەکارهێنانی شاشی زیرەک بێتە هۆی کەسبوونی چاو ئەو جۆرە کەسبوونە دروستکە کە پێوتێ مایە و پیاواتە نزیک بینین کە دەرەجەکانی بەناقسە بەڵام ئێستا وردە تۆژینەی تری ئەوێ بۆی ئیسپات کرێ 100% کە ئەبێتە هۆی کەسبوونی چاو. بەڵام بەلایکەمەوە هەردووکمان هاوڕای مناڵ لە خوارد 2 ساڵەوە شاشەی زیرەک دەبینێ لەسەر 2 ساڵ و لە ساعاتێک زیاتر نەبێن لە ڕۆژەکە. ساعتێکی زۆرە بەڕای من چکە زۆر خراپە بۆ مناڵ بێجگە لە چاوەکەی زۆر کاریگەری هەیە لەسەر مێشک بە تایبەتی مناڵ منداڵ بڵێن شەوان پێشنووسن چۆن هەنێ بڵێن مەدرسە هەیە ئەڵە نابێت شەکر بخۆن شەوان مناڵ نووسنیان تێگەیە خراپترین شتەوەی مناڵ شەوان شاشەی زیرەکی بیتێ چکە خەوی تێکەیە و مادەی ڕژێنی میلاتۆنین تێگا و خەوی ئەو مناڵە تێگا گەشەی ئەو مناڵە تێکە. ئەم قسەی لە هەمان کاتە بۆ تەلەفۆنە زیرەکەکان بۆ تابلێتەکان بۆ تەلەڤیزیۆنیش هەمووی بۆ تەلەڤیزیۆنیش ڕاستە لە گەورەتر لە 14 و 16 ساڵە. کەسێکی وەکو من نە باوکم چای کەس بووە نەدایکم چای کەس بووە کەسی عینەکی نەبووە پێشەی بۆ ڕۆمەزان خۆ پشکنێکم کوتیان چاوت کەزەوە بێ ئیتر چاویشکە لە چاوکی شەر نییە هەموو کەسەی یەکی کێبێ لە عیلەکە ئەبێ ئەمیش چالکەی هەبێ یا کەسی نەبێ کەواتە ئەم چالکەی نییە بەڵام ئاتەڵین باشتر وایە ئەگەر کەسی نزیکێ چالکەی هەبوو ئەگەری ئەوەی کە تۆش چاوە کەستر بێ کەس بێ زیاتر لە یەکێکە کەس نییە لە بڵین خێزانەکە یا کە چاوی کەس بێ هەر ئەگەرەکەیە. پرسیارەکەم لەلێ ئەمە ئەو کاتە من بیرمان نزیکەی کاتە 20 ساڵێک بەر لە ئێستا وەکو خێزان زۆر بە ئاستەم ئەومان قبول کردکەیتر بێ من عینەک لە چاوکەم ئەو بۆ لە دوام لێسە هەردوو براکەم عینەکیان لە چاوایە خوشکەکەشم جاوەجار عینەک لە چاوکات لەبەرەوەی من کوڕەگەوری ماڵ بووم زۆر زەحمەت بوو ئەم شتە قبول بکەین کە دایک و باوکم عینەک لە چاویانە نییە من لە ناکاوەکە بەردەوام عینەک لە چاوکەم بۆ چاوی من وای لێ هات هیوە سعیم زۆر کردووە خۆ کاتە شاشەی زیرەکیش نەبوو ئەو کاتە بەدە تەلەڤیزیۆنی شەوانە نەئەماینەوە یان پەیوەندی بۆ نییە هەنێجار پەیوەندی بە چێوەیە پەیوەندی مەسەم بە گلێنەکەوێ گلێنەی هەموو کەسێک ئەبێ لە تێشی خڕی ساڵ بێ هیچ کێشەیەکی تیانە بێ هیچ تەڵخێکی تیانە بێ و گلێنەکە و هاوێنەکە و ئەو تیشکانی کە تۆ ئەیبینی بە فۆکەسێ بخاتە سەر نقطەی پشتوی شەبەکی بەڵام مە چۆنە مەسەن تۆ چۆن گەورە ئەبی سیرەکی پەنجەیەک لەگە پەنجەیەکە فەرقێکی هەیە مەسەن پەنجەیەکی گەورەتە کێشە نییە تۆزە مەسەن گوێچکەیە قاچێکە پەنجەیەکە شتێکی هەیە ئەو کێشە نیە بەڵام گلێنە ئەگەر 100% ڕێک و خڕ و وان نەبوو بە شێوازێک هەموو تیشکەکان بگەینێتە سەر تۆڕی چاو دەرەجەیە دروستەکاتر بە زائیدە بە ناقسە بە لاربینیە کە پێڵەن ئەستیگماتیزم ئەمە واو لێ ئەکا تۆ بە دوای چیابگەڕی بینینە باش نەبێت و چایلکە بەکاربێنی یانمە بەس پەیوەندی بە لاشەکەوەیە پەیوەندی بە شتێکی ترەوە نییە بڵێن جیناتە ئیلا بلا کە یەکێک وا بۆ ئەمیتر ژواب بەس چاوەکە ئەوەیە حساسە بێ واو لێکە چایلکە بەکاربێنی شتێکی ئاسایە من دامەنەڵام ئەوە چایلکەی لە چاوایە نەخۆش نییە. نزیکەی 10 ساڵێک بەر لە ئێستا لە بەریتانیا بۆم دەرکەوت کە ئەم فرەیمانە ئەکرێ هەرزان بێ ئەکرێ گران بێ نەمەزانین جیاوازەکەی چێ بەڵام ئەمڕۆ پرسیارم لە بەڕێزاری کرد کە کاری چایلکە سازیەکە کاگاری بۆتان باسەکات کە جیاوازی ئەم فرەیمانە ئەم چوارچێوانە لە چیایە بۆ هەنێک گرانە بۆ هەنێک هەرزانە چیتە باشە چیتە خراپە پاش ئێمە خزمەتە لەگەڵ جەنابی دکتۆر میران ئەمە پرسیاری لاربینی بکەمەوەی کە پێڵن ئێکستیگماتیزم لەبەرەوەی ئەو شتە لە چاوی بڕێک لە خەڵکا هەیە و بەڕاستی تێگەیشتن لێی زۆر ئاسان نییە لەگەڵمانە بن. چوارچێوەکان زۆریان زۆرە لە کوالیتی نزمەوە بۆ بەرز جاری وایە تۆ ئەپرسی ئایا مەسەلەن چوارچێوەیەک بۆ بە 8,000یان 10,000 بۆچی دانەیشکان بە 300,000 ئەمە فەرقەکانی چییە و لە چیایە ئەگەر بێت و ئێمە جارێ باسی ئەوە بکەینکەوە نرخێکی هەرزانی هەیە ئەمە تەنها چوارچێوەیەکە و دروست کراوە بەڵام ئەگەر بینە سەر دیتێڵەکەی ئەوە ئەمە ماوادەکەی کە پێی دروستکراوە ماوادێکی زۆر خراپە ڕیسایکلە و فەحمێکی زۆری تایە و ئەو ڕەنگەی کە دروستکراوە ئەوە ڕەنگێک نییە کە بۆ پێست باش بێ ماوادی ژەهراوی تایە بە گشتی بە ئەبێتە هۆکاری لەوانەیە نەخۆشی خراپ بۆ هەم بۆ پێست یان وەکو حساسیت یا هەر شتێکی تر
دروستکات بۆ کێشە کێشەی تەندروستی بووە ئەو کەسە دروستکە لەبەر ئەوە اینجا بێجگە لەوەش ئەم دیزاینا ئەگەر دووسێ سێ چوار شتیکەش هەیە بێجگە لەوێکەوە بڵێن وەکو تەندروستی ئەبێ دیزاینکی چایلکە کە دروست ئەکرێ و کوالیتی بێ ئەوە وا دروست ئەکرێ کە ئەو کەسە چونکە ئەو شتەوەکو ئەوەیە تۆ شتێک هەڵگرتە بێ لەبانێ تا ئێوارە لەسەر چاوتە ئەوە وەزنێکە ئەو وەزنە ئەگەر لە قیاساتە نەبێت چونکە ئەوە حساباتێکی تایبەتی بۆ کراوە ئەوە بێتە خۆی ئیزعاجی یان مەسەلەن تووشی سەر ئێشە دەکا یا مەسەلەن ئیزعاج دەکا ئەوانە یعنی کۆمفۆرتەبڵ نیە یعنی ئیسراحەت نییە لە چاوە ئەمەش بێزگەلەوە دووەمیش ئەگەر بێت و ئێستا ئەمە بخێنە ژێر پشکنینێکی تایبەت و یان تێسی تایبەتی بۆ بکەین ئەبینین ئەم چاوە لە سە بچووکترە لەمەیان بەڵام بە چاو لەوانەیە هەندێک شت وردەکاری نەبینرێ ئەمەش کە لە چاوێکات سێرەک عینەکە ناشینە لە چاوە تۆ هەستەکەی ناشینیەک هەیە ئەمە چییە ئەوەیە کە ئەو تۆزە ئفکتەیە ئەو تۆزە دیزایینەیە کە دیقەی تا بەکار نهێنا تەنها دروست کراوە و پاڵی پەیوەندرا بۆیکەوە بچێتە بازارەوە بفرۆشێ بەسەریعی و پارەکە دەستکەیە بەڵام ئەمە بۆیە فەرقەکەی لەگەڵ چایلکێکی ئەسلیە چایلکی ئەسلی چۆنە چایلکی ئەسلی ئەمە بۆ نمونە مارکەی گوچیە کە ئێستا نرخەکەی $300 ئەمە یەکەم جارێ ماوەدێکی زۆر پاک و خامی تیا بەکار هاتووە کە ماوەدەکەی زۆر گرانبەهایە زۆر بۆ هیچ هۆکارێکی نابێت هیچ هۆکارێکی نەخۆشی هیچ کێشەیەک دروست ناکات دووەمیشیان ئەمە دیزایینەکەی وا دروست کراوە کە کۆمفۆرتەیبڵ بێ یعنی ئیسراحەت بێ بۆ چاو یعنی تۆ هەر لە بەیانی هەتا ئێوارەکە لە چاوێکی هەز ناکەی کە ئەو چایلکێ وەزنە دروستکە یان مەسەن سەر ئێشێ دروستکە و دانیشتنەکەی و دانیشتنی لەسەر جۆچکە و لەسەر لوتیشە هێنێکی تایبەتی هەیە یعنی کە لە چایەکەی هەست بە ئیسراحەتەیەکە یعنی ئەمە ئەگەر بێت و یەکی خۆی بە لایف بێت کە لەکای ئێمە کە سێرێکات و بەراوردێکا یەکسەر ئەوانەی من هەچانە بە نەزەری باسێکم خۆی بە عملی کە ئیبینێت شتەکە یەکسەر دیارە اینجا ڕاستەکەی کە کاتی کە جاری وایە ئەم پرسیارە زۆر کراوە ئەمە بۆچی ئەم فەرقە هەیە ئەمە ئەوانەیە کە ئەمانە ماوەدێکی زۆر گرانبەهای یا بەکار هاتووە و تەندروستە و هیچ کێشەیەکی تەندروستی بۆ مرۆڤ دروست ناکە دیزایینەکەی جوانە هەروەها حسابی ئەوە کراوە ئەم وەزنە چەند بێ بۆیکەوە ئەو کەسە هەتا چکە ڕۆژیان ڕۆژان لە چاوێکە شوێنی سەرلوت دروست نەکا لەسەر ئاسەوار بەجێ نێڵێ ئەمانە هەمووی حساباتی تایبەتی بۆ کراوە بۆیە ئەمە چەند کەسێک دانیشتون بە چەند تێستینێکە ڕۆیشتووە و چەندها جاریش تێست کراوە اینجا هێنراوەتە بەردەسی ئێمە کە بەکاری بێن و یان بین بە ئەو کەسانێکە پێویستیانە ئەمە وەکو فرێم اینجا فرێمەکانیش جوهایان زۆرە بۆ نمونە بێجگە لەو ماسەفاتانە مەسە ئێمە فرێمان هەیە مەسەبە هەتا فرێمەکە خۆش بێت لە چاوە ئیسراحەت بێ باشتر سوکەڵە بێ دوایەوە بەرگە بگرێ مەسە جاری ئەمە شتێکمان بەسەریە شتێکەکە بە چاومانە ئەی بەرگە بگرێ ئەوەش بیری لێکراوەتەوە کە ماوادێ بەکار بێنرێ کە بەهێز بێ بۆ نمونە سەسی ئەمە فرێمەمان هەیە چاو لێ ئەگەر بێت ئەمە بە 5 کیلۆ پیا هەڵواسی تا یەک هەفتە تێست کراوە هیچی لێ نایە بە 5 کیلۆ هەڵواسراوە هیچی لە ناد و ئەمە تاعاان ئەمە زۆر جا سارەشی پیاڕۆشت چەند کە ساتۆ بەلا من تەنها تۆزێ خواردوان ڕێکم خستۆتەوە بۆی و هیچی نەچینەیە ئەمە وەکو فرێمەکان ئیتر ئێمە ئەو کەسێکەیەت بێزگەلەوەیکەوە کوالیتیەکەی هەڵەبژێرین بۆی لەگەڵ دەموچاویشە مەسەن درێژکۆلە بیان مەسەن ئۆڤال بیان مەسەن بە هەر شێوە ئێمەش لەگەڵ هاوکاری ئەەکەین کە چ چوارچێک بۆ ئەوە بێت و بۆی هەڵەبژێرین مەرج نییە کە تۆ ئیلا ئەبێ پارێکی زۆر بێ بە فرێمێک بڵێ ئاتا گران بێت و ئەمە ئیتر من لە سەیفام یعنی تۆ ئەتوانیت چوارچێوێک هێش چوارچێوەش هەیە کە نرخێکی گونجاویشی هەیە بەڵام هەموو ئەو ماسەفاتانە ئینەکاتت ئەو ماسەفاتانی تایە کە تۆ تووشی زەرەر و زیان نەکاوە بە نرخێکی گونجایش بۆ نمونە چارگەکەی دکتۆر کە بۆمان دروست کردووە نرخەکەی 20,000 ئەمەی دکتۆر وەکو ماسەفات چیە ئەمە ماوادێک بەکار هاتو پێڵێن TR90 ئەم TR90 ماوادێکی زۆر بەهێزە یەکەم کە لەو پێش باسم کرد بە هەمان شێوە بۆ شکاندن زۆر بەهێزە زۆر جار ئەمە لە تەلی عملیات و ئەمانەشا بەکار ئەهێنرێ ئەو ماوادە کەواتە ینی دژی حساسیت و دژی هیچ ینی بەکتریایەک و هیچ ڤایرۆسێک و شتێک ناگرێتە خۆی کە بێتە هۆکاری ئەوە دووەمیش دیزانێکی جوانی هەیە دیزانێکی زۆر جوانی هەیە زۆر ڕێکوپێکە و کۆمفۆرتەبڵە زۆر ئیسراحەتیشە لەگەڵ ئەوەشە
شتێکی کە هەیە ئەم هینەی کە تیا بەکار هاتووە ئەم خۆی ئەو ڕەنگە ئێسمە ڕنگ ئەبینین سێری کە ئێسمە لێرەمە ڕەنگە ئەوە ڕەشەوە ڕەشە بەڵام ئەمە فەرقەکەی چییە؟ ئەمەیان ئەو مادە وەکو بڵێن خۆی لای خۆماڵی خوم شتێکی بڵێ خوم مەسەن زۆرجار پانتۆڵێک یان مەسەن شتێکی هەشتێکی پێگە ئەمە ئەو خومە بەکار هاتووە ئەو خومە تەعاان تۆ ئەگە بگاتە لای پێز یا مەسەن جارێت تۆ عینەکە دەسی لێ ئەگەر لە کاتی بڵێن کارلێکێکە لەوانەیە ئیترەگە بگاتە مەسەن شوێنێکی کەوا کە بەرەو بگاتە لەشی مرۆڤ ئەوە زەرەی پێکەێنێ بەڵام ئەمە ئەو ڕەنگەیە کە بۆ خواردن بەکارێت مەسەن جاوی خواردن دروستەکە ئێمە زەردەکەین قاوەیەکەین سوورەکەین ئەمە ئەو ڕەنگە بەکار هاتووە یعنی تۆ سەیکە ئەو وردەکاریە کە مەسەن تۆ لە دوورە نایزانی بەڵام لە نزیکەوە ئەوەیە ئەم چوارچێوەیە ئەم چوارچێوەیە کە باسمان کرد کە نرخەکەشی 20,000 هەموو ماسەفاتەکانیشی تایە و زۆر بە ئاسانیش ئەتوانی بەکاری بێنیت و بەسەکە لەوەیە کە جیاوازی لە نێوان گران و هەرزان بەڵام ئەوەیە ئەبێت تۆ بزانی ئەو چوارچەیە کە هەڵی ئەبژەی لای ئەو کەسێک کە ئەیکڕیت بزانین ئەو کوالیتیە چییە ینی بزانین ئایا ڕاستە ئەم مادە کوالیتەکانی ئەوەیە کە زەرەر لێنە ئەوە گرنگترین شت پاش هەموو شتێ ئەوەیە کە ئەو چاویلکەی کە وەری ئەگریت زەرەر لێنەیات.